وەرزی سەرما دەستی پێکرد ناوچە کوێستانەکان بەرجی سپیان پۆشیوە و بەفری نوێیان لێباریوە. ئیتر دانیشتوانی گوندەکان هەوڵی پەیداکردنی سوتەمەنی دەدەن بۆ زستانێکی سارد و سەخت. بەهۆی دابین نەکردنی نەوت لەلایەن حکوومەتەوە بۆیان ناچارن پەنا بۆ بڕینی داری دارستانەکانیان بەرن. ئەو هاوڵاتیانە دەڵێن ئەگەر حکوومەت نەوتی تەواومان بۆ دابین بکات ئێمە هیچ کات پەنا نابەینە بەربڕینی دارەکان. خۆرباجانەوە ئەو خەریکی داربڕینین لە بۆ سوتەمەنی دستانێ چونکە بەهۆی ئەوەی کە نەود نایە دەبی ناسار دارەکان ببڕین و خۆمان پێی گەرم بکەینەوە. 4-5 ساڵ پێش ئێستا نەود دارکا کە دارمان نابڕی ئێستاش گە نەود بێ ئێمە داری نابڕین بەڵام ئەگەر نەود نەبی ناسا دەبی داران ببڕین دارەکانی ژیان دەبی پاوانی خۆت بیان دەبی بیکڕی دارەکانی وەکو مەڕعکم نەماون هەمویان بەرداونەوە. ئێرە ناوچەیەکی وەرتەیە ناوچەی شاخاویە ئەمە داری بڕن لە بۆستانی کۆکەینەوە لە بەیانیەوە هاتین نزیک بە تەرەکتەرێکمان بڕە بە تەرەکتەر کەشیشمان ڕای نابی حکوومەتی هەرێمی کوردستان یەک بەرمیلێدا بەس ئەو بەزارش بە بەرمیلێ هەریشەکەمان ڕای نابی مەزبورن دارەکەی بڕن. ئەم مەرحەکەی خۆنە داربارەکەی خۆنی حکوومەتی یانگیش گشتی نییە داری شخصی خۆمان. گەورەبوونی هەردارێک چەندان ساڵی پێویستە کەچی بە چەند خولەکێک دەبردرێتەوە وشک دەبێت. کوردستان وڵاتێکە لە سەردەریای نەوتە کەچی تەنها دووکەڵی نەوت و ژینگە پیسبوونەکەی بۆ هاوڵاتیانە. لەولا شۆبڕینی دار هۆکارێکی ترە بۆ پیسبوونی ژینگە و تێکچوونی سروشتی جوانی کوردستان. هاوڵاتی ناچارە کە پەنا بۆ ئەمە ببات. پەرلەمانتارێکیش دەڵێ هاوڵاتیان بەهۆی کەم دەرامەتیان ناچارن ئەم کارە بکەن. بۆ بنەبڕکردنی ئەم دیاردەیەش پێویستە حکوومەت نەوت دابەش بکات. تاکو ئێستا بەداخەوە نەوت دابش نەکراوە من نازانم هۆکار و با بڵێن پاساوی حکوومەت چێ بۆ دابش نەکردینەوە چونکە ئەمە خۆتە نەزان ئێستا دوو پاڵاگۆی گەورە لە هەرێمی کوردستانە خۆمان نەوت با بڵێن ئەپاڵێوین و مەفروزە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دۆخە چارەسەر بکات چونکە ئەمە زیانێکی زۆر بە ژینگاگەمون دڵنیامە هاوڵاتی لە ناچاری پەنا ئاباتە بەر ئەم دیاردەیە کە دیاردەیەکی خراپ و دزێەوە. ناوچە شاخاویەکانی چۆمان و ڕەواندز و سۆران سروشتێکی جوانیان هەیە و بەهۆی هەڵکەوتەی جوگرافیان زستانیان پێش دەکەوێت و پێویستیان بە سوتەمەنی زۆر دەبێت. ساڵانە حکوومەت تەنها بەرمیلێک نەوتیان پێدەدات کەچی ئەوان پێویستیان بە نزیکەی 5 بەرمیل نەوت دەبێت تاوەکو ئێستاش ئەو بەرمیل نەوتەیان پێنەدراوە. هەردارێک تاوەکو گەشە دەکات دەیان ساڵی پێویستە بەڵام بێباچی حکوومەت لە ئاست هاوڵاتیان لە دابین نەکردنی نەوتی سپیوای لە هاوڵاتیان کردووە پەنا بۆ بڕینی دار ببەن بۆ خۆگەرمکردنەوەیان لە وەرزی زستان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی وەرتێ.